کرێکاران، ژنان و پیاوانی تێکۆشەر، ئەمڕۆ یەکی مانگی مەی بەرابەر لەگەڵ 12 مانگی گوڵانی ساڵی 1403 هەتاوی ڕۆژی جیهانی چینی کرێکار واتە چینێکە کە بە یارمەتی سروشت زۆرترین نیعمەتە مادیەکانی ئەم دنیا فانوبەرینە بەرهەم دێن. تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەڕای جوانترین پیرۆزباییکردن بە بۆنەی هاتنی ئەم ڕۆژە شکۆدار و مەزنەوە لە سەرجەم کرێکاران و زەحمەتکێشان بەرنامەیەکی تایبەتی ئامادە کردووە و پێشکەشتانی دەکەین کە هیواداری ناوەڕۆکی بەڕگە و بابەتەکانی جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت. فەرمون لەگەڵمان بن بۆ بینین. سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاوڕانی هاوکارم لە خزمەتێوەی ئازیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئامڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی خاوەنی زەمینەکانی حەوتاسیا و لە سنە. بەیانیەی دایکانی دادخوازی کوردستان بۆ پشتیوانی لە تومات ساڵحی. دەست بەسەرکردنی ئاکۆی ئیبراهیمی لە شاری شنۆ. چاوەڕێبوونی چەند ساڵەی کرێکارانی ساختمانی سنە بۆ بیمە. بێبەریکردنی 6 خوێندکاری زانکۆی ڕازی لە پرۆسەی خوێندن. خۆپێشاندانی کرێکارانی هۆتێل لە 18 شاری ئەمریکا و ونبوونی 47,000 منداڵی پەنابەر لە ساڵی 2021 زاینی لە یەکێتی ئەوروپا. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی خاوەنی زەمینەکانی حەفتاسیا و لە سنە. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژەی سێشەممە 11 گوڵانی 1403 هەتاوی 1200 کەس لە خاوەن زەمینەکانی حەفتاسیاوی سنە لە ناڕەزایەتی بە بیلات تەکلیف بوون لە بەردەم ئوستانداری کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرایەتی جیهادی کەشاوەرزی کوردستان لە ساڵەکانی 1970 و 1970 هەتاوی کۆمەڵێک لە زەمینەکانی ناوچەی حەفتاسیاوی لە تەنەشت چیای ئاویەری سنە بە کارمەندان و کەسانی دیکە فرۆشتووە لە حاڵێکدا ئیدارەی سەرچاوە سروشتیەکان دژیە و بڕیارە بووە. ئێستا ماوەی 30 ساڵە خاوەن زەمینەکان بیلات تەکلیف ماونەتەوە و هیچ ناوەندێکی دەوڵەتیش زیانەکانیان خەرەبوو ناکاتەوە. کۆبوونەوەی خەڵکی ساینقەڵات دژ بە داگیرکردنی زەویەکانیان. ڕۆژی سێشەممە 11 گوڵانی 1403 کۆمەڵێک لە دانیشتوانی شاری ساینقەڵا لە کۆبوونەوەیەکدا ناڕەزایەتی خۆیان لە ئاست داگیرکردنی زەویەکانیان لەلایەن دەوڵەتەوە نیشاندا. بە پێی راپۆرتەکان خاوەن زەویەکانی قەتعەی سارعیەر بە پلاکی 1320 لە جادەی هاچاسووی تیکاب ماوەیەک لە لایەن ئیدارەی سەرچاوە سروشتیەکانەوە خراونەتە ژێرگوشار لە حاڵێکدا زەویەکانیان بەڵگەی یاسایی هەیە و ئەو ڕێکخراوەیە بە هاوکاری هێزە ئەمنیەکان دەستیان بەسەرداگرتووە. بەیانیەی دایکانی دادخوازی کوردستان بۆ پشتیوانی لە تومات ساڵحی. ڕۆژی سێشەممە 11 گوڵان دایکانی دادخوازی شۆڕشی ژینا لە کوردستان لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە تومات ساڵحی ڕاگەیاند و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی بوون. بەلانی کەم 80 بنەماڵەی دادخوازی کوردستان لە ڕەوتی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە بەیاننامەیەکی هاوبەشدا لە 25 شار لەوانە ئیلام، کرماشان، شاباد، قەسری شیرین، سۆنخۆڕ، سەرپولی زەهاو، ساحنا، کەنگاوەر، جوانڕۆ، سەلاسی باوەجانی، سنە، کامیاران، سەوڵاوە، دێولان، قوروە، دیواندەرە، سەقز، مەریوان، بۆکان، مەهاباد، پیرانشار، سەردەشت، شنۆ و ورمێ سەپاندنی سزای ئیعدام بەسەر تومات ساڵحیان بە توندی شەرمەزار کردووە و حوکمەیان بە نادادپەروارانە و دژە ئینسانی ناوبرد. دەست بەسەرکردنی ئاکۆی ئیبراهیمی لە شاری شنۆ. شەوی سێشەممە 11 گوڵانی 1403 ئاکۆی ئیبراهیمی تەمەن 24 ساڵ و خەڵکی گوندی ئاڵکاوێی سەر بە شاری شنۆ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان ئاکۆی ئیبراهیمی لە هێرشی هێزەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران بۆ سەر قاوەخانەی تاچیناوە لە شاری شنۆ
بە تونند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەو هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە لە بەردەستدا نییە. شانی باسە کە ئاکۆ ئیبراهیمی ئامۆزای محەیدین ئیبراهیمی لە شاری شنۆیە کە لە ڕێکەوتی 26 ڕەشەمەی ساڵی 1401 تاوی وێڕای ڕەتکردنەوەی حوکمی ئەعدام لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە لە زیندانی ورمێ لە سێدارەدرا. چاوەڕێبوونی چەند ساڵەی کرێکارانی ساختمانی سنە بۆ بیمە. 25,000 کرێکاری ساختمانی لە پارێزگای کوردستان چەندین ساڵە چاوەڕێی بیمەن، بەڵام بەڵێنەکانی دەوڵەت بۆ پێدانی بیمەی دەرمانی بە کرێکارانی بیناسازی ئەو ئوستانە هێشتا جێبەجێ نەکراوە. بە وتەی سەرۆکی کانونی هاواهەنگی شۆڕاکانی ئیسلامی کار لە ئوستانی کوردستان، مەعیشەت و ئەمنیەتی پیشەیی دوو کێشەی گەورەی کرێکارانی بیناسازی پارێزگای کوردستانە و لە ئێستادا 25,000 کرێکار لە مافی بیمەی دەرمانی بێبەشن، لە حاڵێکدا ماوەی 4 ساڵە ناویان تۆمار کردووە و هێشتا دەوڵەت بەڵێنەکانی بۆ پێدانی بیمە جێبەجێ نەکردووە. گیان لەدەستانی کرێکارێک لای گیلان غەرب. ڕۆژی سێشەمە 11 گوڵانی 1403 کرێکارێکی بیناسازی لە شاری گیلان غەربی سەر بە پارێزگای کرماشان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانی لەدەستدا. بە پێی زانیاریەکان ئەو کرێکارە کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە تووشی بەڕگرتووی و بەربوونەوە لە بەرزایی بووە و دەست بەجێ گیانی لەدەستاوە. سەپاندنی سزای زیندان بەسەر سۆران مەحموودی لە پیرانشار. ڕۆژی سێشەمە 11 گوڵان سۆران مەحموودی هاوڵاتیەکی خەڵکی پیرانشار لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی مەهاباد بە 3 ساڵ زیندان مەحکوم کرا. بە پێی زانیاریەکان لقیەکی دادگای ئینقلابی مەهاباد سۆران مەحموودی بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حزبە نایارەکانی ڕەژیم و هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی کۆماری ئیسلامی بە 3 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کردووە. بێبەریکردنی 6 خوێندکاری زانکۆی ڕازی لە پرۆسەی خوێندن. بە پێی راپۆرتی شۆڕای سنفی خوێندکارانی ئێران، 6 خوێندکاری زانکۆی ڕازی کرماشان وێڕای تێپەڕکردنی ماوەی بێبەشبوونیان لە خوێندن بۆ جارێکی دیکە لە درێژەدان بە پرۆسەی خوێندن بێبەش کراون. 6 خوێندکاری زانکۆی ڕازی کرماشان بە ناوەکانی کامیاب ڕەحمانی، عەلی سەعدی، محەممەد مورادی، سەعید ئێراننژاد، عەلی ڕەزا نادری و ڕامین حەبیبی کە لە مانگەکانی خەزەڵوەر و سەرماوەزی ساڵی 1401 هەتاویەوە لەلایەن حراست و هێزانامنیەکانەوە لە خابگای زانکۆ دەست بەسەر و بۆ ماوەی 2 ترم لە خوێندن بێبەشکرابوون، وێڕای تێپەڕبوونی ماوەی بێبەشبوونیان لە پرۆسەی خوێندن لەلایەن حراست و کۆمیتەی ئینزباتەوە لە مافی تۆمارکردنی ناو بۆ ترمی تازە بێبەری کراون. درێژەی مانگرتنی زێڕفرۆشان لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەمە 11 گوڵانی 1403 هەتاوی زێڕفرۆشان لە شارەکانی هەمەدان، تاران، ئیسفەهان و تەورێز بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە بڕیارەکانی دەوڵەت بۆ زیادکردنی باج درێژیان بە مانگرتندا. ساڵی ڕابردوو دەوڵەت بڕیاریدا نرخی باج لەسەر مامەڵەی تەڵا بۆ تەڵافرۆشان و کڕیاران زیاد کات. دەرکردنی ئەو بڕیارە ناڕەزایەتی بەرینی سنفی تەڵافرۆشانی ئێرانی لێکەوتەوە. ئەم ساڵیش ئەندامانی ئەو سنفە لە چەند شار بە مەبەستی هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت دەستیان داوەتە مانگرتن و دەڵێن کە ئەگەر سیاسەتی دەوڵەت گۆڕانکاری بەسەردانێت ئەوە مایە پووز دەبن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مازەندەران لە شاری ساری. ڕۆژەی سێشەمە 11 گوڵان خانەنشینکراوانی پارێزگای مازەندەران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مایشەتی لە شاری ساری کۆبوونەوە. بە پێی راپۆرتی خانەنشینکراوانی تامینی اجتماعی، کشوەری، مخابرات و فولاد پێکەوە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار لە بەردەم سندوقی خانەنشینی و ڕێکخراوی تامینی اجتماعی کۆبوونەوە و وێڕای پیرۆزباییکردنی ئەو ڕۆژە لە هەموو کرێکارانی ئێران خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە، هاوسانسازی هەقدەست و
دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. شایانی باسە کە ڕۆژی ڕابردوو ئێزامنیەکان هێرشیان کردە سەر کۆبوونەوەی خانە نوشینکراوانی ئەهواز و دوو کەسیان دەست بەسەر کرد. دوورشمنووسینی کۆمیتەی قوتابیانی ئێران بۆ پشتیوانی لە تومات ساڵحی. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە، کۆمیتەی قوتابیانی ئێران ڕۆژی سێشەممە 11 گوڵان دیواری چەند شاریان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. قوتابیانی ئازادیخواز لە دروشمەکانیاندا وێڕای ئیدانەکردنی سەپاندنی سزای ئەعدام بەسەر تومات ساڵحی تراکتیان بە مەزمونی مەرگ بۆ جەنگ تەڵەب، نا بۆ شەڕ دژی ژنان و مەرگ بۆ کۆماری ئیسلامی و مەرگ بۆ خامنەیی لە نێو شەقام و گەڕەکەکانی چەند شاریێران بڵاو کردوێتەوە. خۆپیشاندانی کرێکارانی هۆتێل لە 18 شاری ئەمریکا ڕۆژی سێشەممە 11 گوڵان کرێکارانی شاغڵ لە سەنعەتی هوتێلداری ئەمریکا هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار لە 18 شاری ئەو وڵاتە خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران کرێکاری شاغڵ لە سەنعەتی هوتێلداری ئەمریکا کە ئەندامی ڕێکخراوە کرێکاریەکانی وڵاتن لە چالاکیەکی هەماهەنگدا لە 18 شاری ئەمریکا خۆپێشاندانیان کردووە. کرێکارانی ناڕازی دەڵێن کە پێش کۆڕۆنا بەڵێنیان داهەڵدەستەکانیان زیاد بکرێت، بەڵام خاوەنکاران بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە و ئێستا کە پاندەمی کۆڕۆنا تەواو بووە خوازیاری نوێکردنەوەی قەرارداد و زیادکردنی حەقدەستە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ونبوونی زیاتر لە 47,000 منداڵی پەنابەر لە ساڵی 2021ەوە لە یەکێتی ئەوروپا. بەپێی توێژینەوەی ژمارەیەک لە ڕۆژنامەوانانی یەکێتی ئەوروپا کە پرۆژەیەکیان لەژێر ناوی ونبوانی یەکێتی ئەوروپا دەست پێ کردووە، زیاتر لە 50,000 منداڵی بێسەرپەرشتی پەنابەر لە یەکێتی ئەوروپا لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ون بوون. بەپێی لێکۆڵینەوەی داتاکانی 31 وڵاتی ئەوروپایی لەوانە ئوتریش، ئاڵمان و ئیتالیا 51,433 منداڵی پەنابەر لە نێوان ساڵەکانی 2021 بۆ 23 ون بوون. ژمارەی ڕاستەقینەی منداڵانی ونبوو لە یەکێتی ئەوروپا بەهۆی نەبوونی زانیاری ورد زۆر ئەستەمەوە، ئەگەری هەیە ئامارەکان زۆر زیاتر لەو ڕێژەیە بێت کە ڕۆژنامەوانان دەستیان پێگەیشتووە. توێژینەوەکان دەری دەخەن کە زۆربەی ئەو منداڵانە خەڵکی ئەفغانستان، عێراق، سووریا، میسر و مەراکش بوون و لە ماوەی مانەوەیان لە یەکێتی ئەوروپا بە شێوەی سیستماتیک لەلایەن قاچاقچیانەوە ڕووبەڕۆی تونند و تیژی بوونەتەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.